موچە کەوتە هەفتەی داهاتوو خشتەی دابەشکردنی موچە ئامادەیە و دابەشکردنیشی لە هەفتەیەک زیاتر ناخایەنێت. ڕەوانەکردنی موچەی مانگی چواری فەرمانبەرانی هەرێم کەوتۆتە هەفتەی داهاتوو. سەرچاوەیەکیش لە ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕایگەیاند ڕەزامەندی دراوە کە موچەی هەرێم خەرج بکرێت. بەڵام ڕەوانەکردنی پارەکە دەکەوێتە ڕۆژانی یەکشەمە و دووشەمەی داهاتوو. بەغدا بۆ ئەم مانگە بڕیارە بڕی 952 میلیارد دینار بۆ موچەخۆرانی هەرێم بنێرێت. بەوتەی سەرچاوەکە گرفتەکانی لیستی موچە و ڕادەستکردنی داهاتی ناوخۆ چارەسەرکراون. وەزارەتی دارایی عێراق دوێنێ کۆتایی بە دابەشکردنی موچەی مانگی چواری موچەخۆرانی خۆی هێنا و دەستی کرد بە دابەشکردنی موچەی مانگی پێنجی خانەنشینان. بەپێی زانیاریەکان گرفتی نەبوونی سیولە و پارەی پێویستیش لە ئارادا نییە، هەر بۆیە چاوەڕێ دەکرێت هەفتەی داهاتوو موچەی مانگی چوار ڕەوانەی هەرێم بکرێت. بەپێی قسەی سەرچاوێکی ئاگادار لە وەزارەتی دارایی هەرێم خشتەی موچەی مانگی چوار بە هەمان شێوازی دابەشکردنی موچەی مانگەکانی ڕابردوو ئامادەیە. سەرچاوەکە دەڵێت ناوەڕاستی هەفتە ڕەنگە دووشەممە یان سێشەمە دەست بە دابەشکردنی موچەی مانگی چواری وەزارەتەکان بکرێت. دەشڵێت لە هەموو حاڵەتەکاندا دابەشکردنی موچە هەفتەیەک زیاتری پێناچێت، چونکە ئێستا نزیکەی 300,000 کەس لە ڕێگەی هەژماری منەوە موچەکانیان وەردەگرن. ئەوەش کاراسانێکی باشی کردووە بۆ زووتر دابەشکردنی موچە.